دۆلار چییە و چۆن دروست بوو؟ کەی بوو بە دراوێکی گرنگ؟ جۆرەکانی چین؟ دۆلار ئەو دراوە فەرمیەی سیستمی دارایی چەندین وڵاتی کۆنتڕۆڵ کردووە. مێژووی دروستبوون و دەرچوونی دۆلار چۆن بوو؟ ئەوەی ئێستا دەگوزارێ و کاریگەری لەسەر بەهای دیناری عێراقی دروست کردووە چییە؟ دۆلار چۆن دروست بوو؟ دوای کۆتایی هاتنی جەنگی ناوخۆ و جەنگەکانی سربەخۆیی لە ئەمریکا کە ساڵی 1973 دۆخەکە خراپتر بوو، سیستمی دراویش لە ئەمریکا شێواو بوو. تەنانەت ئەو دراوە تازانەش کە لە ویلایەتە یەکگرتووەکان دروست بوون زۆر بێبەها بوون. ئەم کێشەیەش تاوەکو 15 ساڵ بەردەوام بوو تاوەکو ساڵی 1988 کاتێک کۆنگرێسی ئەمریکی هێزی دەستوری پێبەخشرا بۆ ڕێکخستنەوەی درا و بەهاکەی. هەر بۆیە کۆنگرس سیستمێکی نەختینەیی نیشتیمانی پێکێنا و دۆلاری کردا یەکەیەکی نەختینەیی سەرەکی. دوای 50 ساڵ لە بەردەوامبوونی هەوڵەکانیان بۆ دەرکردنی هەموو جۆرەکانی دیکەی درا و لەگەڵ هاتنی سەدەی 19 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادە بوو بۆ تاقیکردنەوەی دۆلاری کاغەزی. لێرەوە دۆلار بە چەندین قۆناغی جیاجا تێپەڕی بەپێی جیاوازی ساڵەکان و بارودۆخ و جەنگەکان. دۆلار چییە؟ دۆلار دراوی فەرمی زۆرێک لە وڵاتانی جیهانە و سیاسەتی نەختینەیی دۆلار لەلایەن سیستمی یەدەگی فیدرالی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بەڕێوە دەبرێت. هاوکات بەپێی یاسا و مادەکانی دەستوریش ڕێک خراوە و کاری لەسەر دەکرێت. دۆلار دراوێکی سەرەکی دیاریکردنی بەهای پارەکانی دیکەیە و کاریگەریەکی گەورە لەسەر بازاڕە گەورەکانی جیهان دروست دەکات. هەروەک چۆن ئێستا لە عێراق و میسریش بۆ نمونە با بڕیاردەری سەرەکی لەسەر دیاریکردنی نرخ و بەهای دیناری عێراقی و جونەیهی میسری و لەگەڵ هەڵکشان و داوەزینی بەهاکەشی گۆڕانکاری دیار لە نرخی بازاڕەکانی ناوخۆ و بارودۆخی دارایی و گوزەرانی خەڵکی دروست دەبێت. بە یاسای چەکی ساڵی 1992 دۆلاری ئەمریکی دەرچوو یەکسان بوو بە دۆلاری زیوی ئیسپانی. سەرەتاش بەهۆی چەند بارگرامندێکی سیاسی ڕەنگی سەوز ڕەنگی سەرەکی دراوەکە بوو. یەکەم یاساش بۆ بەستنەوەی دۆلار بە ئاڵتون لە ساڵی 1900 دەرچوو. دواتریش لە ساڵی 1934 بەهای دۆلار بەرامبەر بە ئۆنسا بۆ 35 دۆلار بەرز کراوەتەوە. بەڵام ساڵی 1970 هەموو یاساکانی دۆلار بە ئاڵتون هەڵوەشاوەتەوە و دوای جەنگی یەکەمی جیهانیش دۆلار بوو بە دراوێکی گرنگ و جێی جونەیهی ئسترلینی گرتەوە. سەبارەت بە یاسای چەکی بانکیش لە ساڵی 1997 یاساکەی دەرچووە کە مافی بەرهەمهێنانی دۆلار بە شێوە جیاوازەکانی تێدا دانراوە. پاشان لە ساڵی 2021 بڕی دۆلاری ئاڵوگۆڕکراو لە بازاڕەکاندا 2.10 تریلیۆن دۆلار بوو کە 2.5 تریلیۆنی بە شێوەی کاغەزی یەدەگی نەختینەی فیدرالی بووە و 50 ملیارەکەی دیکەشی لە شێوەی پارەی ئاسن و کاغەزی بانکی بووە. گرنگترین ئەو کەسایەتیانەی کە وێنەیان لەسەر کاغەزە جیاوازەکانی دۆلار دانراوە جۆرج واشنگتن کە وێنەی لەسەر کاغەزی 1 دۆلاری دانراوە، تۆماس جێفرسۆن لەسەر کاغەزی 2 دۆلاری، ئابراهام لینکۆڵن لەسەر 5 دۆلاری و ئەلێکساندەر هامڵتن لەسەر 10 دۆلار، ئاندرۆ جاکسن سەرۆکی پێشووی ئەمریکا لەسەر 20 دۆلار، یولیس گرانن لەسەر 50 دۆلار و بنجامین فرانکلن لەسەر 100 دۆلار. ئەوەی ئێستا دەگوزارێ و کاریگەری لەسەر بەهای دیناری عێراقی دروست کردووە چییە؟ بۆ ڕێگرتن لە چوونەدەرەوەی دۆلار لە عێراقەوە بۆ ئێران ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نامەیەکیان ئاراستەی محەممەد شویع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کرد کە ئەگەر ڕێگری نەکات لە بردنەدەرەوەی دۆلار بە تایبەت بۆ ئێران پابەند نەبێت بە سیستمی سویفت، ئەوە دەبێت چاوەڕێی ڕوخاندنی حکومەتەکەی بکات. هەر بەو مەبەستا بانکی ناوەندی و حکومەتەکەی سوودانی لە ژێر ئەو فشارانی ئەمریکا چەند ڕێکارێکی گرتەبەر بۆ ڕێگرتن لە بردنەدەرەوەی دۆلار. دوا ڕێکاریش کە سوودانی پێی هەستا دوورخستنەوەی پارێزگاری بانکی ناوەندی بوو لە پۆستەکەی و دانانی کەسێکی تر لە شوێنەکەی. ماوەیەکە بەهۆی بەرزبوونەوەی دۆلار و داوەزینی بەهای دینار و گرانبوونی بازار هاوڵاتیانی عێراق گیرۆ دەبوون و فۆکسی میدیاکان لەسەر بازاڕەکانی ئاڵوگۆڕکردنی دراوە. بەهای دۆلاریش بەردەوام یاری دەکات و هەمووان بە ئومێدی کۆتایی هاتنی دۆخەکەن.